ئەگەر بێت و دامەزراوە ڕۆژنامەوانیەکان وەکو پێویست ئامادەسازی بۆ ئەم قۆناغە نەکەن ئەگەری هەیە بەشێکی زۆریان هەلی کار لەدەست بدەن لە ڕاستیا ئێمە ئێستا لە قۆناغی پێشکەوتنی تەکنۆلۆژیای زیرەکی دەستکردین کە باڵی تەنیوە بەسەر هەموو بوارەکانە و یەکێک لەو بوارانەیەکەوە زیرەکی دەستکرد ڕۆڵی کاریگەری تیابینێ بواری ڕۆژنامەوانیە ئەگەر دامەزراوەکانی میدیا من لە پەناڵەکەی ئاماژەم بەوەدا لەم قۆناغەیە هەوڵی ئەوە نەدەنکەوە چۆن ئاوێتەی ئەو تەکنۆلۆژیای نوێ ببن بۆ خزمەتکردنی بواری ڕۆژنامەگەری ئەوە کلێنێکی دروست گەورە لە بواری ڕۆژنامەگەریە دروستە بێ چونکە لە سای ئەم تەکنۆلۆژیایە کۆمەڵی گۆڕانکاری لە بواری ڕۆژنامەگەریە کە بە تایبەتی هەر لە زیادبوونی هەواڵی ساختە و زیادبوونی بەرهەمێنانی ناوەڕۆکی میدیایی و ئەو شێوازانەی کەوا زیرەکی دەستکرد بەکاری هێنێت بۆیە ئەمە وەکو هەندێک لە پسپۆڕانی زیرەکی دەستکرد وەکو دەرفەتێک ئەیبینن بۆ بوارە جیاوازەکان و بە تایبەتیش بواری ڕۆژنامەوانی و هەندێکی تریش وەکو هەڕەشە و مەترسیەک ئەیبینن کە ئەگەر بێت و دامەزراوە ڕۆژنامەوانیەکان وەکو پێویست ئامادەسازی بۆ ئەم قۆناغە نەکەن ئەگەری هەیە بەشێکی زۆریان هەلی کار لەدەست بدەن و بەشێکی زۆری ئەو کارانەی کە پێشتر لە ڕێگەی ڕۆژنامەنووس و میدیاکارەکان ئەکرا ئێستا لە ڕێگەی ئامێرێکەوە هەموو شوێنگرەوەیان